جگەلەوە تۆ ڕئیسەرکانی جێشی عێراقی تێ نەزار خزرەجی کە ئەو کاتە لە کوێت بوو پەیوەندی بە جەنێراڵەکانە کرد کە شەڕ نەکەن بکشێنەوە. فرقەی یانزە کشایەوە لە بەسرا جارێتر چووە جێی خۆی. مهم لێرە لە شەڕی نەجەفە 6 تانکی ئەمریکی سوتا لەوێنانە برامز بوو بەڵێ وەلا ناسریە کاتی خۆڵبارینەکە بوو دوو ڕۆژەکە فیدایەکان لێ چۆن سەربازێکی ئەمریکیان بەدیلگرت و زۆریان لە سەرباز ئەمریکەکان لە ناسریە کوشت. یعنی ئەتوانین بڵێ پرسیارەکەی بنەوە بوو بەو زوویە کە سقوتی کرد ڕووخا کەوت هێزەکان دەرکەوت هەڵەی پلانەکە بوو هەڵەی پلانەکە بوو لە عێراق باڵێ هەڵەی قیادەی عێراقی بوو باش هەڵەی قیادەی عێراقی بوو کە ئەم هێزانەی دەرکرد چونکە نەبوو خەڵنە سەر کە دەری کرد لە بەغا بەرەو حلە ناردی بەرەو مەحاویل لە مەحاویل 32 هەلیکۆپتەری ئەباچی کەوتە ناوی هەموویانی خەڵاس کرد. تۆ دووەم بەهێزترین فرقەی حرەس جمهوری لە عێراق لە مەحاویل کۆتایی پێهات نامە